چی بارانبارینی ڕەحمەتی ئینشاءڵڵا لەو چەند ڕۆژەیدا هاتوو بە ڕێگاوەیە و بۆ ئەوەی ئەو بارانەوە ئەو شەپۆڵە هیچ زەرەر و زیانێکی لێ نەکەوێتەوە ئێمە دوێنێکە کۆبوونەوەیەکی بەرفراوانمان لەگەڵ سەرجەم قامێتەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و هەموو بەڕێوەبەرایەتیە پەیوەندیدارەکانی تەندروستی و کارەبا و بەرگری شارستانی و هاتوچۆ و قەیرانەکان و شارەوانیەکان و کۆبوونەوەیەکی ئامادەکاری فراوانمان کرد و هەموو ئامادەکاریەکانمان کرد بۆ ئەوەی بتوانین ئەو چەند ڕۆژەی داهاتوو کە ئەو شەپۆڵە ڕوو لە هەرێمی کوردستان دەکاتن بەبێ زەرەر و زیان تێپەڕیتن. ئێمە دیارە ئامانج لەو کۆنگرە ڕۆژنامەوانیە ئاگادارکردنەوەی هاووڵاتیانە و بۆ ئەوەی هاوکار بن لەگەڵ تیمەکانی ئێمە لە کاتی ئەو چەند ڕۆژەی داهاتوو هاوکار و هەماهەنگ بن بۆ ئەوەی بتوانین بە بێچێشە لەو شەپۆڵە بارانبارینە دەربچین. داواکاریم لە هاوڵاتیان یەکەم داواکاری ئەوەیە هەوڵ بدرێتن لە ڕۆژانی داهاتوو سەرجەم سەردانە کۆمەڵایەتیەکان هەوڵ بدەن ڕابگرن و نەیکەن چونکە بەتایبەتی بۆ ڕێگا دەرەکیەکان ئەگەری زۆر هەیە لە ئەو بارانبارینە بەتایبەتی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەیەکی شاخاویە ئەگەری زۆری هەیە کە بەرد و شاخەکان بێنە سەر جادە چکە ماوەیەکی زۆرە باران نەباریە بۆیە ئەوە مەترسی لە سەرژانی هاوڵاتیان دروست دەکاتن بۆ داوا لە هاوڵاتیان دەکەین بۆی هاوکارمان بن هەوڵ بدەن سەردانەکان و هاتوچۆیان کەم بکەنەوە ئەگەر زۆر زۆر گرنگ و پێویست نەبیتن. بابەتێکی دیکە ئەوانەی کە پێشتری ئەو شوێنانەی کە لافاوی تێدا ڕووداوە زۆربەی زۆری بەتایبەتی ناوچە گەشتیارەکان و ئەو کەپرانەوە ئەو شوێنانێک کە لە ناو ڕووبارەکان و دۆڵەکان کردیتیان هەوڵ بدرێت کە ئەو شەپۆڵە لە ئەمڕۆکۆ دەست پێ دەکاتن. بەیانیەکەی بۆ ئێوارە بەپێی کەشناسی ئاستی ئاو بەرز دەبێتەوە دەبێت چاودێری دۆخەکە بکەن لە هەر حاڵەتێک کە زانیان ژیانیان دەکەوێتە مەترسی هەوڵ بدەن ئەو ناوچانە بەجێ بێڵن. ئەوەی بەنسبەت ئێمەوە گرینگە زۆر کاری لەسەر دەکەین ئەوەیە کە ژیانی هاوڵاتیان پارێزراو بێت و هیچ مەترسیان لەسەر سەلامەتیوان لە پێش هەموو شتێکە. بۆیە هەوڵ بدەن کە چاودێری بارودۆخەکە بکەن ئەگەر زانیان لەو شوێنانە مەترسی هەیە هەوڵ بدەن پێش هەموو شتێکی ژیانی خۆیان لەو مەترسیانە ڕزگار بکەن.